ئەمڕۆ باسێک لەوە ئەکەین چیمان بۆ خەرمانی ئاخرەتمان ئامادە کردووە. خوشکان و برانی دیندارم، وەرنەوە ساتێکی تر لە خواناسی ڕامێنین، وەرنەوە ساتێ یادی خواکەین، ساتێ باسی قیامەت، ساتێ لە دینداریمان ورد بینەوە، ساتێ بە ڕەفتار و ڕەوشتمانە بچینەوە، ساتێ لە بزاوت بوەستین و سەرنج دەینەوە خۆمان و جێوڕێمان لەبەر ڕۆشنایی ئاەتەکانی قورئان، فەرمایشتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم و بەرهەمی ئەو دوانە کە ئاراستەی ئومەتی محەممەدیان کردو عليه الصلاة والسلام. ئەم ئومەتە نمونەیەی کە لە سەحابیەکانە دەرەکەوێت، پاشان لە تابعینێکی خواناس، خەڵکێک هەر کەسێک کە بڵێ ئەوانەی کە یاوەرانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لە خزمەتی پێغەمبەر خۆیدا بوون، وەحیان ئەبینی کە دائەبەزی، ئاراستەی ڕاستە و ڕاستی پێغەمبەریان یەکسەر ئەبینی و لە خۆیەوە وەریانەگر، بۆیە ئاوا ساڵح بوون و کامڵ بوون. بەڵام ئەی ئەوانی دوای ئەوان چی؟ مەگەر هەر بە وەحی خوا و پێغەمبەری مەگەر هەر بە وەحیەکەی خوای گەورە پەروەردە نەبوو بوون، مەگەر هەر لە بەردەستی لاوەکی پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام بە ئاراستەی سیرەی ئەو پەروەردە نەبوو بوون، بەڵێ بە تەئکید وایە سەرچاوەکانی ئاراستەی خوایی لە بەردەستی ئێمەشا هەن، بەڵام ئێمە لێ نەبڕاوین بۆ دیندارێتیمان، ئێمە ساغ نەبووینەتەوە بۆ خواناسی، ئێمە خواپەرستیەکەمان غەشی تایە، ئێمە ڕەفتار و ڕەوشتمان لاسەنگە، ئێمە نەریتە کۆمەڵایەتیەکانمان لە قورئانەوە وەرنەگرتووە، ئێمە پەیوەندیمان لەگەڵ یەکترا بەهێز نییە، ئێمە یارمەتی دەری یەکترینین لە دیندارێتیمانە، ئێمە باوەشمان زۆرتر بە دنیاە کردووە و قیامەتمان واز لێ هێناوە، ئێمە گوێ نادەین بە حەرام و حەڵاڵ و هەر کۆەکەینەوە، کە کۆیەکەینەوە دیسان ئەوەندەی تر ڕەزیلی و پیسکەیمان تیا دروست دەکاتەوە. ئێمە سامانی دنیای و سەروەت و سامان و مناڵەکانمان لە دڵ و دەروونمانان و جێی خواویستیەکەی تیا نەبووتەوە. یاوەران و تابعین و تابعی تابعین ئەوانە هەمووی پەروەردەی ئەم ئاراستە خواییەن، قورئانی پیرۆز، حەدیسی پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام.